سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین بۆ خستنەڕۆی ڕەوشی کەشوهەوا لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران دوای ئەوەی شەپۆڵێکی بارانبارین و لە ناوچە کوێستانیەکانیش بە فربارین سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانی گرتوتەوە بەپێی بەدواداچوونەکانی زاری کرمانجی تا ئێستا لە دەڤەری بارزان بە تایبەتی لە سێلکێ و ناوچەی مسووریا ڕێژەی بەفربارین زیاتر بووە تیمەکانی بە فڕاماڵین لەوێ لە ئامادەباشیدان بۆ ئەوەی ڕێگاکان پاک بکەنەوە ئەوەی لە پشمنەوە دیارە ئەمە خەرەندی ڕواندزە بۆ ئەوەی دیمەنەکان جوانتر ببینن خەرەندی ڕواندز هەم دیمەنی دڵگیری هەیە لەگەڵ ئەوەشە یەکێک لەو ناوچانەی لە کاتی بارانبارین لە چەند لایەکەوە ئاو دەڕژێتە وستن بە بارانبارینەوە بەڵام دیمەنێکی جوان بە خەرەندی ڕواندز ئەبەخشێتن ئێستا خەرەندی ڕواندز لە هەر چوار لایەوە ئەو ئاوەی کە دەرەنجامی بارانبارین ڕێژەکەی زیاد بووە دێتە نێو خەرەندەوە بۆیە ئاستی ئاوی ڕووبارەکان لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە شێوەیەکی گشتی بەرز بۆتەوە بەپێی بەدواداچوونەکانی ئێمە لە زاری کرمانجی دواتر ئاماری بارانبارینی سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانیش ئەخەینە ڕووکە بەدەست زاری کرمانجی گەیشتووە لەو ئامارەدا زۆرترین ڕێژەی بارانبارین لە 24 کاتژمێری ڕابردوو لە سنووری قەزای مێرگسۆر بووە کە 108 ملیم لە 24 کاتژمێری ڕابردوو لە مێرگسۆر باریوە سیدەکان 18.5 ملیم بارانی لێباریوە لە چۆمان 32.6 بووە ڕواندز 14.7 لە سۆرانیش 12.4 ملیم لە خەلیفانیش 27.2 ملیم بارانباریوە لە تێکڕای بارانبارینی ئەم ساڵیش مێرگسۆر لە ڕیزمەندیەکە لە پێش هەمویانەوەیە کۆی گشتی بارانبارین لە مێرگسۆر لەم ساڵدا گەیشتۆتە 740 ملیم و پوینت هەشت ئەوجا بە ڕیزبەندی قەزاکانی تریش خەلیفان 321 سۆران 257 ملیم و ڕواندز 262 ملیم و چۆمانیش 275 سیدەکانیش 283 ملیم باران باریوە بەراوردی بە ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین لە هەموو قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران زۆر زیاتر بووە ئەو دیمەنانە دیمەنی خەرەندی ڕواندزن بۆ ئاستی ڕێگاوبانەکانیش لەگەڵ خوسرەت سادق بەڕێوەبەری ڕێگاوبانی سۆران قسەمان کرد گوتی تا ئێستا بەهۆی بارانبارین تەنها لە سنووری قەزای مێرگسۆر دەرەنجامی زۆری بارانبارین لە هەندێک شوێن قوڕولیتە هاتۆتە خوارەوە بەڵام تیمەکانی ڕاماڵین و پاکردنەوەی ڕێگاکان لە بەردەوام لە کاردانە بۆ ناوچەی دەڤەری بارزان و سێلکێش تیمی ئامادە هەیە بۆ ئەوەی ڕێگاکان لە بەفر پاک بکاتەوە ڕێگەی سیدەکان سەری بەردیش ڕەوشی ڕێگاوبان لەوێش ئاساییە وەکو خوسرەت سادق ئاماژەی پێکرد بەگشتی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران تا ئێستا بەهۆی ئەو بارانبارینە هیچ ئاستەنگێک دروست نەبووە لە لافاو یا کۆبوونەوەی ئاو لە ڕێگاوبانەکان تیمەکانیش لە ئامادەباشی تەواودان ئەوە دیمەنی خەرەندە لە سنووری قەزای ڕواندز وەکو گوتمان لە هەر چوار دەوری ڕواندزکە و دیمەنەکانی خەرەند هەیە ئاستی ئاو بە جۆرێک بەرز بۆتەوە کە ڕووبار بە شێوەیەکی گشتی وەکو گوتمان لە چەند لایەکەوە ئاو ئەڕژێتە نێو خەرەندی ڕواندزەوە تەنها ڕووداوێکی هاتوچۆ هەبوو وەکو کەمێک پێشێستا پەیامێری زاری کرمانجی ئینزار یوسف باسی لێوە کرد لە پردی حافیز دەرەنجامی پێکدادان لە نێوان دوو ئۆتۆمبیل شوفێرێک بریندار بووە ئەمە ڕەوشی کەشوهەواوە ڕێژەی بارانبارین بوو لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بە شێوەیەکی گشتی ئێستاش بارانەکە بەردەوامی هەیە لە زنجیرە چیاکانیش بەفر ئەبارێتن و لە سێلکێ و دەڤەری مزوریاش وەکو خوسرە سادق ئاماژەی پێکرد تیمەکانیان لە ئامادەباشیدانە بۆ ئەوەی بتوانن ڕێگاکان بکەنەوە و ئاستەنجی هاتوچۆ دروست نەبێت.